ماوەی 2 ساڵە ئێمە بە هاوکاری لەگەڵ قۆنسوڵی چیک هەوڵمان داوە کە ئەم قوتابخانە بە چەند قۆناغێک هەندێک کاری هاوبەشی خزمەتگوزاری بۆ ئەنجام بدەین. لە کارەکانی ئێمە پێک هاتبوون لە چەند قۆناغێک. قۆناغی یەکەم نۆژەنکردنەوەی قوتابخانەکە بووە و قۆناغی دووهەمیش وا دیارە دابینکردنی سەرجەمکە لەو پەل و پێدیاویستیەکانی ئەم قوتابخانەیە بووە و لە قۆناغی سێهەمی کارکردنی ئێمەش لەم قوتابخانەیە دابینکردنی سیستەمی کارەبا بووە لە ڕێگای وزەی خۆرەوە. ئەو پەیامەی کە دەستگای ڕوانگە هەیەی بۆ ئەوەی هانی بوون نشینان بدەین لە جێگاکانی خۆیان بمێنەوە و گوندەکانی خۆیان جێنەهێڵن. سوپاسی دەستگای ڕوانگەیەکەم و هەروەها لەگەڵ هاوکاری چیک بۆ دابینکردنی ئەم دەست پێشخێریە و لە ناو قەفەر و هەر سەرکەوتوو. ئەمە بێ چەندیت گەینیت و دەستگای ڕوانگە هەردەم یەی خەمخۆرە بۆ گەلێ خۆ ئەو هەر گاوێکی لە هەر جیەکێ کێماسیەک دیت بە شێوەکە زورە کور دی خەمێلی خۆتن بۆ هەندێک و پێوەسیتن وێ ئاریشە چارەسەر کرد بە باشترین شێوە.